سڵاوتان لەبێت بینێرانی خۆشەویستی تلوزەنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بە بەرنمەیەکی تایبەت بە ساڵگەردی ژینا و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی لە خزمەتانداین. ئاگادارن کە بەیانی ڕۆژی شەممە 25 خەرمانان ڕۆژی مێژوویە بۆ کوردستانی ڕۆژهەڵات. ڕۆژی شەممە ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و سەرەتای ئەو شۆڕشەیە کە بە دروشمی ژن ژیان ئازادی کۆمەلگای ئێرانی خستە سەر ڕێگەی ڕزگاری لەدەست ڕژیمی ئیسلامی و بەدەستهێنانی ئازادی و ژیانێکی باشتر. ئەم بزوتنەوەی کە لە شاری سەقز لە کوردستانەوە دەستی پێکرد لە ماوەیەکی زۆر کورتدا زیاتر لە 150 شاری ئێرانی گرتەوە. ئەم بزوتنەوەیە تەنانەت سنوورەکانی ئێرانی تێپەڕاند و تەواوی جیانیشی خستەژێر کاریگەری خۆی و ناوی مەحسا واتە ژینا ئەمینی زۆر زوو بوو بە ئاشناترین ناوی خەڵکی گیان. ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی درێژماوەترین ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی چواردەهەی ڕابردوو دژ بە کۆماری ئیسلامیە. وە کۆماری ئیسلامی ئێران کە زەربەی زۆر قورسی لەم ئاخێزە بەرکەوتووە بەردەوام هەڕەشە لە حیزبە ئۆپۆزیسیۆنە کوردیەکان و کەمپەکانیان کە شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەکی زۆر لە خەڵکی سەڤیل و ژن و منداڵە دەکات. بۆ تاوتۆکردنی ئەم باس و بابەتە و هەڕەشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی چەند پرسیارێک ئاراستەی میوانی بەڕێزمان کاک خوسرە و سایە سکرتێری حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان دەکەین کە ئێستاش لەگەڵماندایە. کاک خوسرە و ئەم کاتت باش، زۆر زۆر سپاس بۆەوەی کە بەشداری ئەم بەرنامەیە بوو. سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن. هەر لێرە ئەوە ڕاستکەمەوە من سکرتێری حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان نیم، بەڵکو سەرۆکی مەکتەبی سیاسی ئەو حیزبم. فەرمونون. زۆر زۆر داوای لێبوردن دەکەین کاک خوسرە. عکسەوە کاک خوسرە بە لێرەوە دەست پێ بکەین ئەگەر بتانەوێت هەڵسەنگاندن و لێکدانەوەیتان بێت بۆ ئەم بڵێن ئاخێزە جەماوەریە واتە کە بە ناوی شۆڕشی ژینا ناوبراوە چۆنی هەڵدەسەنگێنن لەم یەک ساڵی ڕابردوودا، لێکدانەوەتان چییە؟ بەڵێ تەبعەن لە پێشەوە بڵێم عەزەمەتی ئەم جوڵانەوەیە وەکۆی کە ناوڕۆکێکی چینایەتی لە دژی دەسەڵاتی سەرمایەداری ئیسلامی ئێران بەڕێکەوتووە. لە ناوەڕۆکدا ئومێد و ئارەزووی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و ئازادی خوازی هەڵگرتووە. مەسەلەی ژن محوەرەکەیەتی. ئێمە زانین کە خەباتی چینایەتی لە هەر کۆمەلگایەکە لە دەوری مەسەلە ئەسڵیەکانی ئەو کۆمەلگایە شکڵەگرێ. مەسەلەی ژن لە ئێران بە حکمەوەی کە دەسەڵاتێکی مەزهبی کۆنەپەرت سەرکوتگەر دژە ژن خۆی نمایش کردووە بۆتە خوتبێکی ئەسڵی. ئەم جوڵانەوەیە بە حکمی ناوەڕۆکی گەورەی سکولاریست بوون و ئازادی خوازبوون و دژی پیاو سالاری و مەزهبیەکەین نەکرد لە ئێران، بەڵکو دەورەیەک لە خەباتی شۆڕژگێڕانە هەم لە ئێران و هەم لە ناوچەکە. ئاخر بێهۆ نییە ئەم ڕۆژانەکە لە شارەکانی سووریا لە دژی بەشار ئەسەد خەڵک لە دژی ئەو ڕژێمە دێتە مەیدانەوە ڕسمی وێنەی مەحسا ئەمینی هەڵە بڕێ و باز لە شعاری ژن ژیان ئازادیەکە لە کوردستانی عێراق لە ئەوروپا لە تەواوی دنیاە. ئەم مەسەلەی تر لە ئێرانی دەرچووە. ئەم مەسەلەی نیشانەدا کە سەف ئارایشی گەورە لە دژی نەکەر جمهوری ئیسلامی لە دژی هەموو ئەو لایەنانەی کە لە دژی خواست و ئازادیەکان و مافی ژنان و مافەکانی چینی کرێکار ڕادەوەستن. ئەگەر بڵێم ئەم یەک ساڵە جوڵانەوەی بەڕێکەوتووە کە گەڕانەوەی نییە، ئەمە گەوتین دەستکەوتە کە خواستی وەلانانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بە معنای ئەوەیە کە دنیای بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردستانی عێراق لە پێشەمیانەوە عێراق بەدوایە کەوتۆتە سەر ڕێنانسێکی گەورە کە بتوانێت بە قازانجی چینی کرێکار بێنێ. لە لایەکی ترۆ گەورترین دەستکەوتەوەی ئەم یەک ساڵە لە دژی هەموو ئەو ڕەوتە ناسیۆنالیستانەی کە یانویست ئەم جوڵانەوە شۆڕژێڕان بە جلوبەرجی کوردیەوە بپۆشن یا تەنها کوردستانی بکەنەوە، ئەمانەی خسۆتە دواوە. مهمترین لەمەش ئەوەیە کە ئەم یەک ساڵە کێشمەکێشی نێوان ڕاستی کۆمەلگا و جوڵانەوەی چەپ و ئازادی خوازی بە تایبەتی لە بەرامبەر هەوڵەکانی ئەمریکا بۆ ئەوەی کە ئەم جوڵانەوە بەرەو جوڵانەوەیکی مەخمەلی بەرێ وە سواری بێ، یا ئەوەی کە شا
لایەنگرانی شاو سەڵتەنەت تەڵەب بێنێتە مەیدانەوە ئەمانە بکەنە ساحێبی ئەمانە بە شکستی خواردووە ئێستا بە قامەتی خۆیەوە لە مەیداندایە ئەو هەموو میلیتاریزمەکردن و لەشکر کێشی کە جمهوری ئیسلامیەکە خۆی دەلالەتیەوەیە کە بزوتنەوەیکی عەزیمی کۆمەڵایەتی قورتمی گرتووە لە چاوی هەر کرێکارێ ژنێ لاوێ خوێندکارێکی زانکۆ بڕوانین ئەبینین ڕوخانی ئەم ڕژێمە بۆتە قەزیەکی ئەسڵی خەباتی چینایەتی لە کوردستان لە سەراسەری ئێرانە ئەم جوڵانەوەیکی سەراسەریە بێگومان ئەوەش بڵێم کە کوردستانی ئێران مەیدانێکی سەرەکی برنە پێشەوەی شۆڕش و ئاڵوگۆڕی شۆڕژگێڕانەیە بۆیە جمهوری ئیسلامی ئەزانێت تەشخیصی دروستی داوە حملەکردن بۆ سەر لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بە تەنیا هەر بۆ ئەوەیە کە بڵێ ئەم جوڵانەوەی جەماعەتێک بوون لە دەرەوەی مەرزەکان هەڵیانگیرسانەوە نەک جوڵانەوەیکی تەبەقاتی چینایەتی کە مەسەلەکانی ژنان ئازادیەکان خزمەتگوزاریەکان بێکاری کرێکارانی نەوت خوێندگاکان ئەمانە سەرپەرستان ئەوانەی کە بوونە قوربانی ئەو خێزانانی کە بوونە قوربانی لە کەوتنە خوارەوەی فڕۆکەکەیە ئەمانە هەمووی جوڵانەوەی جۆرا و جۆرن کە دەستیان ناوەتە دەست بە بڕای من گەورەترین دەستکەوت کە لەم هینە لەم جوڵانەوەی یەک ساڵەیە بە ئێمەیە لە بەتایبەتی ئەمە لە دوورەوە خەڵکی کوردستانی عێراق کە سەیری ئەم جوڵانەوەیەکەین یەکگرتوویەک و ئوفۆقێکی شۆڕژگێڕانە هاتوۆتە بەر پێمان لێرە کوردستانی عێراق چاو ئومێدمان لەوەیە کە ئەم جوڵانەوەی بەرەو شوراکان و حکوومەتی نوێنەرانی خەڵک بڕوە کە ئەمە هێشتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کە ئێمە لە سنووری ئێرانین ئەم نمونەیەمان کەم بینیوە ئەمە گەورەترین دەستکەوتە کە یەک ساڵی ڕابردووە ئەم بزوتنەوە دیارە هی تریژێ من ئەمانم بە ئەسڵزانی فەرمون زۆر باشە کاک خسرە خۆشتان ئاماژتان پێدا دیارە ئەم ئاخیزی جەماوەریە یا بەواتایەکی ترم شۆڕشی ژینایە دیارە ڕەنگبوونێکی چەپ و سوسیالیستی پێوەیە بە بیست و داخوازەکانیەوە دیارە بەڵام ئێمەش دەبێ ئەمە لەبەر چاو بگرین کە یەکێک لە بەرچاوترین ئەم بڵین خاڵە بەهێزەکانی پێشەنگایەتی ژنان بوو لەم جوڵانەوەدا پێم باشە لە دوانی ئێوەش ببیستم کە دەور و نەخشی ژنانتان چۆن بینی لەم یەک ساڵەی ڕابردووداوە داهاتوەکەی چۆن دەبینە بە بڕای من ئەم جوڵانەوەیە کە ژنتیە محوەرە ئەتوانم بڵێم مەسەلەکە تەبیعەتی ئەو ڕژێمەیە ئەو ڕژێمە کە لە ئەسڵا کە هاتە سەرکار ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرکوتی سی خوردات بە دوای شۆڕشی ساڵی 79 ئەوەڵین کارێکە کردی بەر لەوەی لە ئۆپۆزیسیۆنی چەپ و کۆمونیستەکان بە ژنانی ناردە ماڵەوە قانونی قەساس قانونی شەلاق بەردەباران جیاکردنەوەی ژنان لە زانکۆکان مەسەلەی یاسای زینا ئەوانەی کە ئەمە نیشانەدا کە ئەم حکوومەتە خۆی بە دژەژنبوونی خۆیەوە هاتووە ئەمە سەرخانی سیاسی دەسەڵاتێکی سەرمایه‌داریە کە سەرنجام کرێکار بێدەنگکە و هێزی کاری هەرزان لەو کۆمەلگایە بەڕێبخات سیستەمی پەیمانکاری و زیرۆ کۆنتراکت و ئەمانە بەجێبێڵێ کە هەژاری و بێکاری ئەوەی بەدواوە مەسلەی ژن لە ئێرانە بەڕای من مەسلەیەکی محوەریە کە ئەتوانێت تەغیراتیشی گەورە نەک لە ئێرانە بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شایمە خۆمان نەزانین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرتاپای حکوومەتەکان جگەلەوەی بە هاوکاری جمهوری ئیسلامی و دەخاڵەتی ئیسلامی ئەڕۆنەت بەتایبەتی لە عێراق و کوردستانە ئەزانین کە لە ژێر سایی ئەم ڕەوتە ئیسلامیە سیاسی کە لە جیهانە بەڕێکەوتووە شریعەتی ئیسلامیان ئیدغام کردووە بە سیستەمی دیموکراسی ئەوروپایی کە ئەمریکایی کاتۆتە عێراقەوە ئیسلامی سیاسی بە هەموو کوشتر و وەحشیگەری و سەرکوتگەری و بێمافیەکەی و قبول کردووە ئەگەر ئەم جوڵانەوەی ژنان بتوانن یعنی تەغیراتێک لە قوانین و لە سیستەمی سیاسیا بکەن بە تایبەتی ئەگەر دەسەڵاتێکی سکولاری زدی مەذهبی لە ئێرانە پێبێ بە بڕای من ئەم شەپۆلە ڕاناوەسێ هەتا ئەو شوێنە ڕواکە مەلا حکومەکە تا ئەو شوێنەکە شریعەت دەخاڵەتی هەیە بۆیە من پێم وایە موقعی خەباتی چینایەتی و خەباتی شۆڕژگارانی سای لە ئێران یەکێ لە خاڵە بەرجەستەکانی کە مەسلەی کرێکارانە ئەزانین لە هەموو دنیاسا نە ئەمریکا نە ئەوروپا کە خۆیان دەوڵەتی سکولاریان داناوە قایل نین دەسەڵاتی سکولار لە وڵاتانەیە دامەزێن شکلدان بە حکوومەتی عێراق یەکێک لەوانە بوو کە ئەم دوو لە ڕوویەوە ئەم گەنگووە ئیسلامیانە بێنە سەر حکوم لە ژێرناوی تەقسیمی دەسەڵاتە لە کوردستان هەروە ئێمە لەگەڵم کێشەیە بەرەو ڕووین بە بڕای من کرانەوەی کۆمەلگا هەناسەدان بە نیوەی کۆمەلگا کە
بەشی زۆریان سەر بە چینی کرێکارن ئەوڵین چینێک و ئینسانێکە ئیسفادی لەکە خەڵکی کرێکار و زەحمەت کێشە بۆیە بە بڕای من خەباتی چینایەتی لە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکێ لە میحوەراسەکانی مەسەلەی ژنانە مەسەلەی ئازادیەکانیانە مەسەلەی دامەزرانی حکوومەتێکی سکولار و بە شەخصیکردنەوەی مەسەلەی ئاینە بۆ ئەفرادەکان و دەستکۆتاکردنی شریعەت و ئیسلامی سیاسیە لە سەر مەسیری ئەم کۆمەلگایانە بۆیە من پێم وایە ئەمە جەوهەرەتی ئەو مەسەلەیەکە جوڵانەوەی شۆڕژێرانە و ڕاپەڕینی شارەکانی ئێران کە بە شیعاری ژیان ئازادی کە ژنان لە پێشەوەی بوون میحوەرە هێشتا مەسەلەی ژن لە ئێران لە ریزی پێشەوەی خەباتی شۆڕژێرانەیە بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی. بەڵێ کاک خسرە و خۆشتان باسیەوەتان کرد باسی حملەکردن و هێرشکردن سەر هێرشەکانی ڕژیم کۆماری ئیسلامی بۆ سەر ئۆپۆزیسیۆنی دەرەوەی سنوورەکان کردووە. بڵێن لەژێر کاریگەری ئەم شۆڕشەدا دیارە شپرزەیی و ئاڵۆزەیی بە ئەم ڕژیمەدا دیارە. بۆچی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەلم کات و ساتەدا ئاوا هێرش دەکاتە سەر ئۆپۆزیسیۆنەکانی دەرەوەی سنوورەکان بە تایبەت ئۆپۆزیسیۆنی کوردستانی ڕۆژهەڵات بۆچی هێرش دەکاتە سەر و بۆچی گوشاری خستۆتە سەر ئەم ناوچەیە بە تایبەت؟ بە بڕۆی من ئەم مەسەلەیە زۆر لایەنی هەیە بەشێکی ئەوەیە کە ڕەتی بە وەزئی ئێرانەوە هەیە وەزئی بەوەی کە ساڵێک ئێمە خەریکین لە یادی ساڵیادی ئەم بزوتنەوەی ژینە ئەمینیە بەرەو ڕووە بینەوە جمهوری ئەترسێ جمهوری ئیسلامی ئەترسێ جددیە لەسەرەوەی کە ئەم جۆڵانەوەی سەرکوتکە یعنی ئەم حرەکەتەی لە درێژەی ئەو لە سێدارەدان و بۆمبارانکردنی سنوورەکانی دەرەوەی خۆی بەتابەتی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان میلیتاریزمەکردنی شارەکانی کوردستانی ئێران حتا مەسەلەی توونکردنەوەی قانونی ئەخلاق و فشار لە شارەکانی ئێران ئیعدام لە سێدارەدان گرتن ڕاونان جمهوری ئیسلامی زۆر باشەوە گەیشتووە کە ئەم جوڵانەوەی سەر هەڵباتەوە معلومە کە دانامرچێنەوە تا حسابی خۆی یەکلا نکاتەوە لەگەڵ ئەم ڕژێمە ئینسان کوژ و سەرکوتگەرایە بۆیە ئەترسێ بۆیە نایەوێت لە هیچ شوێنێکەوە ئەگەر دەنگێک حتا بێت دیارە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئەوانەی لە دەرەوەی مەرزەکانیشە نەقشیان بووە لە هەڵخڕاندنی خەڵک لە مانگرتنی شارەکانە بۆیە ئەوێ هەوڵ بە ئەو تەناقوزاتانی ناوخۆی نیشاندا کە گوایە مەسەلەکە مەجموعەیە ئەحزابن ئەگەر من سەرکوتیان بکەم ئەو جوڵانەوەش خامۆژە تۆ سیرکەن هەر ئەم ڕۆژانە جمهوری ئیسلامی بە ئاشکرا لە شارەکانی کوردستانەوە هێزی جوڵانەوە بۆ سەر سنوورەکان دەوڵەتێک بەڕای من ئەمە بەشێکی ئەوەیە کە تەوافقنامەی بینی حکوومەت هێرەیم و عێراق و جمهوری ئیسلامی لەسەر ئەمنیەتی سنوورەکان عملی کاتەوە بەڵام لە جەوهەرە ئەمە ترسێکی گەورەیە حکوومەت ئەگەرجەنکە بەنێهێنی هێزەکانی جوڵێنێ بەڵام ئەمە مانۆرێکە لە پلەی یەکەمە بۆ ترساندنی ئەوەیە کە لە یادی یەک ساڵەیە کە خەڵک دێتە مەیدانەوە ئێمە ئاگاداری ئەوەین چەندین ڕاگەاندن دراوە بۆ هاتنە مەیدانی خەڵک لە پێشیانەوە هەر ئەم ئەحزابانی کە لە دەروی سنوورەکانی ئێرانن لە کوردستانی عێراق ڕاگەاندنیان داوە کە ئەو ڕۆژە بکەن بە مانگرتن و کۆبوونەوە لەسەر مەزاری قوربانیەکان ڕژێم لەوا ترسێ چونکە حاڵەتی قەیرانی اقتصادی تونگبوونەوەی ناڕەزایەتی لە شارەکانی ئێرانە چاوەڕێی ستارتەرێکەکە چاوەڕێی سلفێک لیا بە قەولی کوردی عێراقی کە خەڵک بێتە مەیدان و ئەم جاراگەر خەڵک بێتە مەیدان جمهوری ئیسلامی تەشخیصی داوە ئەم ناگۆڕێ لایەکی تری ئەهدافەکانی جمهوری ئیسلامی ئێران لەم حملە و هەڕەشانەی بەڕاستی دەخاڵەتە لە وەزی عێراق و کوردستانە زۆر باشە من دەمەویست هەر ئێستا منم پرسیارە لە بەڕێستان بکەم کاک خسرە ئەم ئەوەی کە بۆ خۆشتان ئاماژتان پێدا کە ئەوەی کە ئاوا بە ئاشکرا هێز دەنێرێتە سەر سنوور پێم باشە ئەسەن باسی وەزعیەتی حکوومەتی مرکزی بکەی ئەسەن باسی وەزعیەتی عێراق بکەی پێتان وانە حکوومەتی هەرێمی کوردستان لاواز بووە ئەسم پێم بڵێ داهاتووی ئێرە چۆن دەبینی کاک خسرە لەسەر ئەمە باس بکەی بمان بەڵێ تەمان معلومە حکوومەتی عێراق بەرئەنجامی شکستی پرۆژەی ئەمریکایی بوو لە پێکێنانی حکوومەتێکی مۆزایکی کە لەژێر ناوی ئێمە پێڵێن دیموکراسی عێراقی کە بەرئەنجامی شەڕی کەنداوە و لە ژێر چایی
تۆپ و تانک و تایارەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی پێکاتوە تەقسیمی دەسەڵات لەسەر بنەمای قومی و تایفی دروست بووە ئەم فیدرالیزمە خۆیان ئەڵێن فشکستیەنەوە هەر دوێنێ مەسئول بەرزانی لە کۆبوونەوەکانیان ئاماژە بۆەوە کە ئەحزابەکان ئاماژەکان فیدرالیزمە پوچە دامەزراندنی دەسەڵاتێک لەسەر تەقسیمی قودرەت و ئەمە لە بنەڕەتەوە ئەم دەسەڵاتە پایدار نەبووە هەمیشە بەرئەنجامی دەخاڵەتی وڵاتانی ئیقلیمی تورکیاوە تا حتا ئەم سەرڕوا ئێران تا ئەو سەرڕوا با بڕای من بەڵام ئەوان بەم ئیتیفاقە حکوومەتی ئێران حکوومەتی عێراقیەوێ لەم ئیتیفاقە دەسەڵاتی خۆی بەرەو سنوورەکان یان چکە ئێستا هەمویان ئەزان ئەوزا گۆڕاوە بە تایبەتی دوای تەوابوونی شەڕی داعش ئەیانەوێ ئەو ئیمتیازاتانی کە لە 2023 لە ژێرناوی فیدرالیزمە بە کوردیان نابوو ئەوانە پسەنەوە ئەوانیان کردووە دیارە مەسەن لایەکی تریشەوەی حەزەکەم ئەو نقطەیە بڵێم ئەم مەسەلەی کە هەڕەشەیە تەنها هەڕەشە نییە بۆ سەر مەسەلەی چەند حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی بەڵام ئەگەر ڕێم پێبێ ئەم مەسەلەیە ڕەبتی هەیە بە سەرکوتی ئەو ئیترازاتانی کە بەرامبەر بە دەسەڵات داران چ لە عێراق و چ هەرێمی کوردستان هەیە ئەگەر جمهوری ئیسلامی حملە بکاتە سەر کوردستان ئەو مەسار و ناڕەزایەتی کە یەخەی دەسەڵاتدارانی گرتووە ئەگۆڕێ فاکتۆرێ دێ کۆمەلگای کوردستان خاتە حاڵەتێکی جەنگەوە و ئەمە بە قازانجی ئەوان بە هەر ڕێگایەگەیانوێ دەسەڵاتی بنبەست و شتسخواردی خۆیان درێژە پێ بدەن ئەگەر بە کورتی بڵێم ئەمە ئەسڵی قەزێکەیە ئایندەش بەوەیە کە بەڕای من ئەگەر ڕێم پێبەی ئایندەژەوەیە کە دەبێ ئەم ناڕەزایەتیانە ئێمە لە هەوڵی ئەوەداین ئەم ناڕەزایەتیانە لە حاڵەتی ئێستا یەکگرتو سەراسەری و ڕابەریکی سەراسەری بە پلاتفۆرمێکی شۆڕژێڕانەوە ناڕەزایەتەکان بەرەو یەک ئاڵوگۆڕی شۆڕژێڕانە برن یعنی ئێستا سیناریوێ ئەمریکا و وڵاتانی ناوچەکە و ئەحزابی سیاسی لە کوردستان لە عێراقیش ئەیانەوێ هەر ئەم پرۆژەی ئەمریکاییە تەوافق و دەخاڵەت شتەکان پینەوپەڕۆ بکەن تا فرسەت بێنن ئەوزاعی گیانی و منتیقەکە بەلایەکاکەوێ و وردە ئەم دەسەڵاتە سابت و مستەقرکەنەوە ئەمە معلوم نییە و ئەنواعی بربەستیدایە بەڵام سیناریۆکی تریژۆیە ناڕەزایەتەکان ئەبێ بڕوا بۆ وەلانە لە خواستی سادەوە دەست پێ بکە یەکگرتو بێ و سەراسەری بێتەوە تا بتوانێت ئەو هێزە پیاکە لە هەلومەرجەکە ئاڵوگۆڕی شۆڕژگەرانە کوردستان جگە لە شۆڕژ عێراق جگە لە شۆڕژ جگە لە ئاڵوگۆڕی شۆڕژیان ڕێگایەکی تر نییە دیارە چۆنێتی گەیشتن بەم حاڵەتە ئەوەڵین مەسەلە ئەوەیە کە بێ ڕەهبەران و هەڵسوڕاوان دەرک بەم وەزع بکەن چکە ئەمەنە لە ڕێگای ئەمریکاوە ئەمریکا تەجروبەی یاوە 30 ساڵم دەسەڵاتانە هەن ئەو کارەبا و موچیان پێ نادرێ و ئیداری کۆمەلگایان تاوان زیایی کردووە بێکاری زۆر بووە گوێژاوێک هەیە لە منتیقەکە بەتایبەتی لە وڵاتانەیە و لە کوردستان و لە عێراقا تەنها ڕێگاوەیە کە ئەم ناڕەزایەتەکانی ئێستا خەڵکی ناڕەزای دەوری خواست و مەتاڵەباتی ڕۆشن لە دەوری نان و کار و ئازادیەکان و مەعیشەت هەنگاو بە هەنگاو یەکگرتوو بن سەراسەری بن بتوانن سەرنجام تەوازن و هاوکێشەکە بگۆڕن تا بتوان حکوومەت و دەسەڵاتی نێرانی خەڵک دامەزرێن ئەو کاتا کرێ فەزایە بکرێتەوە کە لەسەر مەسیری کوردستان ئایا کوردستان سربەخۆ بێ بێتە دەوڵەت یا دەوڵەتێکی سکولار عێراق دروست دەبێت دەوڵەتێکی یەکپارچە دروست دەکەن و نیزامی سیاسی ئایا ئەبێ کۆمەلگا بخێتە سەرەوەی کە مەسەلەی تەحولاتی اقتصادی سوسیالیستی لەم وڵاتەیە بێتە پێشەوە دەست بەرێ بۆ ڕیشەی و هەڵوەشانەوەی ئەم کۆمپانیا و مەسەلانە ئەوەنە داهات و خیبرە هەیە کاتوانرێ ژیانێکی زۆر ئازاد و یەکسان بۆ خەڵک بێگەر ئیدارەی اقتصاد و دابەشکردنەکەی بەدەست نوێنەرانی کرێکاران و خەڵکی زەحمەت کێش و کارمەند و لاو و ژنەوە بێ بە بڕای من ئەمە ئەوەیە ئێمە هەوڵە دەین زەمینەکان هەنگاو بە هەنگاو بۆ ئەمە سازکەین و خەڵک وشیارکەینەوە خەڵک ڕێکخراوکەین لە مەیدانی کرێکاران ژنان لاوان فەرمانبەران سەرپەرستان دکتۆران هەوڵی ئەم کارانە دەین هیوادارین ئەوە بێت تەمان ئەگەر جمهوری ئیسلامیش بە جوڵانەوەی مەسامینی دەست پێ بکاتەوە بڕوخێ گەورەترین پشتیوانی گەورە لە هاوکێشەی هێزی چینایەتی لە کوردستان و عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێک دێت زۆر باشە کاک خسرۆ ئێوە ئاماژتان بە زۆر شتدا بۆ ئەم هێرشکردن و حملەکردنی سەر هەرێمی کوردستان و ئەسڵ بڵین حکوومەتی مرکزی بڵین ئام عێراقیش بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەمە دیارە هێزێکی چەپی دەبێت دیارە بە چەب لە عێراق و کوردستان ئەگەر ڕوورازبین کەمێک وەک کاتی خۆی زۆر زۆر بەهێز بوون بەڵام بۆچی ئێستا هەرێم و بڵین عێراقیش ئەم قورساییە نابیندرێت تکایەک ئەگەر دەکرێت لەسەر ئەمەش باس بکەیت تەنیا بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم هێرش و ئەم داگیرکاریە
تەنیا بەرەنگاربوونەوەکەی بە هێزێکی چەپ دەکرێت لەسەرەوە باسمان بۆ بکەین بۆچی ئەو قورسایی ئێستا هەست پێ ناکرێت بە بڕای من ئەو قورساییە هەیە موجودە هێزی گڕکانێکە لە خۆڵەمێشێک دایپۆشیوە کە ئەوە بەدەست ئێمە نییە چونکە کوردستان خۆی کێشەی هەیە یعنی خەباتی چینایەتی لە کوردستان بە حکمی دەوڵەتێکی دەسەڵاتێک لە عێراق و کوردستان پایدار نییە مستەقر نییە و ئەنواعی کێشە و لە دەخاڵەتی دەوڵەتانی منتیقەکە مەسەلەی هەژاری و بێکاریەکی گەورە ڕووی لە خەڵک بێ ئومێد بووە بە درێژایی ئەم 30 ساڵا خۆ خەڵک لە ناڕەزایەتی و هاتنە مەیدان کەمینەیە ناوە حتا ئێمە لە ساڵی پارە ئێمە خۆپشاندانمان کردووە بە سەرکوت هاتوونتە سەرمان ویسیانە بارەکەکانمان پێداخەن لێمان گیراوە مەبەستمەوەیە خەڵک مەسائلی بنیادی تری هەیە ئەم قەزیەی مەحسا ئەمینیەی بۆ سانەویە یەک لایەنی تریژەوەیە خەڵکی کوردستان وەکو ئێران نییە لە ئێرانە دوو جار شۆڕش ڕوویاوە ئەمە شۆڕشی سێهەمە کە بڕێوەیە فەڕەنسانیە کە شۆڕشتیای ڕوویاوە خەڵکی کوردستان هەم چینی کرێکارەکەی تازەیە هەم پەرتەوازەیە سیستەمی کار ئاڵۆزە مەسلەی مەعیشەت یەخەی گرتووە ئەنواعی کێشەی تریتیایە خەڵک بەمەعنە لایەکی تریش ئەگەر ڕێم پێبەی لایەکی تریژەوەیە ئاسۆ ئوفقی ناسیۆنالیستی و چاکسازی ئێستا باوەڕتان بێت تەنها چەپ و کۆمونیستەکانە بازە ئاڵوگۆڕی شۆڕ جێڕاناکەن مەسەڵەن هەموو ئەحزابەکان ریزی ئەحزابی ئۆپۆزیسیۆن هەیە لە جەوهەرە هەر دیفاع لەو دەسەڵاتاکەن هیچ گۆڕانکارییان لەگەڵی چێتی و پارتیان نییە ئەوانیش باسە چاکسازیەکەن ئەو قوارێ بە قواری خۆیان نەزان ئەو سیستەمی دیموکراسی بە دەستکەوتی گەلی کوورد دەزان لە کاتێکا ڕۆشنە ئەم قوارێ بەرەنجامی شەڕی ئەمریکا بووە مەبەستمە ئەمانە وای کردووە بەڵام وردەوردە ئەم کاران ئەم فەزایە ئەگۆڕێ بە بڕای من جوڵانەوە لە ئێران جوڵانەوە لە سووریا جوڵانەوە هەتا لە شارەکانی عێراق ئەم فەزایە سابت و مقدس و پایدار نییە ئەگۆڕێ هەر لە کوردستانی عێراقا بووە شورا دروست بووە هەر لە کوردستانی عێراقا بووە تەقابول لەگەڵ دەسەڵات کراوە لە کۆمونیستەکان کوژراون گیراون مەبەست بۆیە بڵێم ئەمە کاری ئێمە چەپ و کۆمونیستەکان و ئازادی خوازان کە بێبی گۆڕن ئێمە ڕانەوە ساوین ئێمە ئێستا لە هەوڵین حتا تەنانەت ئێمە بە ئەرچی خۆمان ێزانین لە مەسئولیەتی کۆمەڵایەتیەوە تەواوی توانامان ئێمە لە پلینۆمی 27 تایچە لە دەستوری جەلسەکانمان چۆن کار بکەین بۆی کە لە دەرەوەناوە کە ببینە هێزی هاوکات پشتیوانی بۆ بەبێ جیاوازی بیرروڕا بۆ دیموکرات بۆ کۆمەڵە بۆ هەر ئاوارەکانی ئێران ئێمە چەندین کۆبوون و سەردانمان کردووە هەوڵە دەین وە خۆشمان خەریکی خۆمان ڕێگەخین خەریکین فەزای سیاسی وردەوردە دەگۆڕین بەیاننامەمان دەرکردووە ئامادەکاریمان وەرگرتووە لە فریاگوزای حتا ئەوەی تیا ئێمە مناقەشەوەمان کردووە گەر ڕۆژێک جمهوریستان بێتە سەر خاکی کوردستان حملەکە معلومە بێ مقاومەت کەین ئەبێ بەرپەچی بینەوە لە دەرەوە ئێمە هەوڵمان داوە مەسەن حتا لە یەک ساڵی ڕابردووە یەکێک لەو لایەنانەی کە لە خۆپشاندانەکانی بۆ پشتیوانی لە خەڵکی ئێران حیزبی کۆمونیستی کرێکاری و ڕێکخراوی دەرەوە ئێمە بووە بڕۆن سەیری یوتیوب بکەن بڕۆن سەیری سایتەکانمان بکەن ئێمە پێگومان وایە مشکلاتێکەیە کە شەرایطی خەباتی چینایەتی و سیاسی لە کوردستان تەجروبەیەکە لە کوردستانی عێراق تەجروبەیەکی تازەیە تەوهوم هەیە ئەحزاب هەیە کارەکە و تەوهومە بێڵێتەوە مەسەن دوایەوە بەڕاستیش مەسەن تۆ سیرکە ئەحزابەکان دەستپڕن لە پارە لە میدیا لە چەک لە هەموو ئەم مەسەلانە ئەتوانن فەزا بە قازانجی خۆیان ڕاگرن شەخت بخەنە نێو ریزەکانی خەڵکەوە من قسەکەمەوەیە ڕاستە ئەو زاعکە هەیە حتممە ئەگەر ئێمە شکەم کاریەکمان هەبێ پێمان خۆشە هەر کەسێ ڕەخنەیە پێشنیاری کێبێ هەوڵ بین زیاتر بتوانین ڕۆڵی دەخاڵەتگەرانەمان لە هەلومەرجەکە بە قازانجی برنە پێشەوەی جوڵانەوەی شۆڕژێرانە هەم لە ئێران هەم لە کوردستانی عێراق کاریگەری بنوێنین زۆر باشە کاکسۆ خۆتان باستان لە کەم کاری کرد باشە ئێوە لە قسەکانی پێشووترداندا ئاماژتاندا مەسەڵەن بڵین وڵاتێکی عێراق وڵاتێکی بەناو دیموکراسی سیستمێکی فدرالیزمیە باشە بەرحاڵ دەتوانن دەنگتان بێت دەنگەکانتان لە نێو پارلەماندا زیاد بێت وڵاتێکی لە چاو ئێران دیارە ئازاترە تەواوی ئەم باسانی کە کردت دیارە نەوەی کە بێڕێزی بێت بەڵام بڵین مەلایەک دەتوانێت هێز لە خۆی کۆبکاتەوە یاس کە بڵین
سەرکردەیەکی حزبێکی بە قۆلی خۆتان دەڵی ناسیۆنالی دەتوانێت هێز لە دەوری خۆی کۆ بکاتەوە. بۆچی لە کاتی خۆیدا کە هێزی چەپ لێرەدا بە قەولی مەڵ قسەی ئەوەلی دەکردوە زۆر بەهێزبوون، ئێستا ئەو کەمکاریە هۆیەکەی چییە؟ بۆچی نێتوانێت؟ چون ئێمە دەیبینین ئێمە لە یەک ساڵی ڕابردوودا ئەم شۆڕشەی ژیان ئازادی کەمترین پشتیوانی لەلایەن باشوورەوە کرا. بەتایبەت ئەگەر هێزی چەپ لێرەدا بڵین واقعاً وەکو بڵین هێزی خۆی نیوان بۆیە دیارە ڕنگدانەوەی هەبوو بەرەو ڕۆژهەڵات و زۆرش چاڕوانی دەکات لە ڕۆژهەڵاتدا کە باشوور پشتیوانی لێ بکرێت. هۆی ئەمانە چییە؟ هۆی ئەم هەموو کەمکاریە چییە؟ ئایا دەگەڕێتەوە سەر بڵین خودی حیزبەکە یا هۆیەکەی چییە؟ پەمان باشە باسی بکەن. چەند هۆکار هەیە. یەکیشیانەوەی حەزەکەمەوە بڵێم ئێمە هەوڵمان داوە چەپ و کۆمونیست و ئازادی خوازەکان هەوڵیان داوە بە پێی تەوازن قووایەکە لە کۆمەلگای کوردستان لە نێوان ئەحزابی دەسەڵاتدار لە بەرامبەر نفوزی ئیسلامیەکان لە بەرامبەر ناسیۆنالیزمە نابێ ئەومان لە بچێت زانکێت ذهنیەتی خەڵکی کوردستان بە حکمەوەی کە ئەو هەڵگری پەرچەمی ستەمی نەتەوایەتی بووە، یعنی لە کۆنا ئەمە دەسەڵاتی ئێمە نیە، لە پێش ئێمە ئەوان ئەو کاریان کردووە، ئەوان ساحبی ئەو قەزیە بوون، ذهنیەتیان ناسیۆنالیستی، حتا خەڵکی کوردستان ڕەنگە بەشێکی زۆریان باوەڕدار بن، بەڵام ئیسلامی سیاسی نین با بڕوای من. یعنی ڕەخنەیەکە لەم دەسەڵاتیان هەیە مەسن داوای گۆڕانکاریەکە خەڵکی کوردستان ئەم ناڕەزایەتیانە، بەڵام لە عاقبەتە هەر ئەو گۆڕانکاریە ئەچێتەوە ژێر سای ئەو گۆڕانکاری کە لە ژێر ناوی چاکسازیە دێت. یعنی باس لەوە ناکا کە مەسەلەی شۆڕش و ئەوەی کە بتوانێت خۆی ئیرادە بگرێ بەسەر کۆمەلگاوە. هێشتا ئەو جیاکاریە لە ذهنی گشتی کۆمەلگایە نەگەیشتۆتە ئەو ئاستا. ئەمە پرۆسەیەکە، یعنی شۆڕشە کۆمەڵایەتیەکان شۆڕشە سیاسیەکان پرۆسەیەک بووە کە خەڵک فاسیلەیەکی بنیادیتری لەگەڵ ئەفکاری زاڵ لەگەڵ دەسەڵاتی مۆجودا گرتووە. لە ئێرانی شەوا بووە یەک دەفعە ژنجیان نەگەیشتوەتە ئێستا، ئەنواعی خەبات و ناڕەزایەتی کردووە. دەورەیەک حتا دوای سابتبوونی جمهوری ئیسلامی لە ئێرانە کۆمەلگا خامۆش بووە، نابێ ئەوانەمە ئەوە نابێ بینەوە سەر ئەوەی کە جوڵانەوەی چەپ ئەمە یەک خاڵێکە. من لە قسەکانی پێشوا وتومە یەکێکی تر ئەوەیە کە معلومە لە ناو ئەوەی کە بە ناو خۆی ئەڵنەوەی چەپ خاتوخطوتی جۆراوجۆری تایە، ئەو بێ ئومیدی کە لە ناو خەڵکە ئەوانشی بە جۆرێ گرتوتەوە. ئەم یعنی قسەکەمەوەیە کە ئەمە واکە کە جوڵانەوەیکی یەکپارچەی چینایەتی کۆمونیستی زەعیفکە. یعنی وەلد ئێمە بەرنامەمان ڕۆشنە، سیاستمان ڕۆشنە، استراتیژمان هەیە، تاکتیکەکانمان هەیە، لەگەڵی دانیشی دایان و سەدان کۆبوونەوەمان کردووە، نایەتە سەر ئەو ئەسڵی قەزیانە، بۆ خۆی داناوە بە مەحفەل کارکە، بۆ خۆی داناوە بە فەردی کارکە. ئەمە کێشەیەکە لە کاتێکا حیزبی ئەمە کراوەیە، حیزبێکی سیاسین، کابرا ئەگەر بخلافێکی شەیە ئەوە کۆنگرێ بێ ڕای خۆی بکە بۆ مەسەلەیە. میتی شتەوەی کە ئێمە دەرکمان بەم وەسعب کردووە و لە یەک ساڵی ڕابردووە خۆ هەر لە کوردستانی عێراقا جوڵانەوەی پشتیوانی بەرامبەر بە جوڵانەوەی مەسائمینی زەعیف نەبووە، لە عێراقیش زەعیف بووە. دروستە دروستە زەعیف نەبوو، بەڵام ئەو جۆرێک کە چاوەڕوان دەکرات نەبوو. آخر هۆکاری هەیە، هۆکاریە بەشێکی جوڵانەوەی چەپ و کۆمونیستێکە گیرۆدەی کێشەی فکری و ناپراکتیشیە، بەشێکیشی بەڵام واقعەتی کۆمەڵایەتیە. یعنی ئەم شتا بێ بگۆڕێ، ئەم تەوازنا بێ بگۆڕێ. مەسەن تۆ ببینە ئێمە لە ساڵی ڕاپەڕینە حیزبی کۆمونیستەکان کۆمونیزمی کرێکاری هەچێکمانەوە خەڵک پیان و پیاوی بەعسە بەڕەڵان کە باسی مەسەلەی ژنمانە کرد یان بە دادگا. ئێستا ئەو قسانی کە ئێمەکەین ئەکسەرەتی خەڵکیکە تازەگەیشتەوە قەناعەتە. مەبەستمەوەیە سوورەتی قەزیە ڕەوەندی خەباتی چینایەتی لە کوردستانی عێراقا مشکلاتێکی هەیە، مشکلاتێکی هەیە کە ئەبێ بە خەباتی سەبورانە و بە هەوڵ و تێکۆشانی کۆمونیستەکان و چەپ و ئازادی خوازی هەنگاو بە هەنگاو پێی پێبەرن بگۆڕێ. یعنی شۆڕش شتێک نییە ئامادەکردن و خەڵک بۆ مەسائلەکانی خۆی کارێکی نەبراوەیە کە بێ بەردەوام لەسەری کار بکەین کە دیارە مەوانێعمان هەیە. یعنی دەورەیەک تۆچی کارەکەی داعش دێ، دەورەیەک پەلاماری تورکیایە، دەورەیەک 16 ئۆکتۆبەرە، ئەمانە مەسارەکان دەگۆڕن،
خەڵک بێئومێدە بێ و ئەو بێئومیدیەش حتمما کاریگەری هەیە لەسەر ریزەکانی خەباتی کۆمۆنیستەکان. ئەجینا کۆمونیزم و چەپ لە کوردستانی عێراق بە بڕای من زەعیف نییە، ئایدیال و باوەڕ و بۆچوونەکانی ڕیشەی هەیە لەم کۆمەلگایە. هیچ کەسێک قسەی لەگەڵاکەی پێی خۆش نییە، یەکسانی ئەوێ خزمەت گوزاریە دەسەڵاتێکیە کە بۆ وەڵامدانەوە بە پێداویستەکانی خەڵک بێ، ئەمنیەت و ئارامی و خۆشگوزارانی ئەوێ. هەموو ئەمانە داخوازەکانی ئێمە کۆمونیستەکانە کە لەوەتی سەرمان هەڵداوە لەم کۆمەلگایە مەترەحمان کرد، ئازادی و یەکسانی ژنانمانەوە مەبەسمەوەی لەگەڵ پیاوانە. حکوومەتێکمانە کە خەڵک خۆی مەسیری خۆی بەدەستەوە بگرێ. زۆر باشە کاک خسرۆ، پێشێکە بینە سەر و ڕاگەیاندنی کە لێرە لە باشوور درا و ئێوەش بەشێک بوون لە ئەم ڕاگەیاندە. دەمێ پرسیارە بکەم، تورکیا و ئێران بە مەیلی خۆیان داگیرکاری دەکەن، ینی لە خاکی بڵین عێراقدا و بڵین هەرێمی کوردستاندا. ئەم سێ حکوومەتی بڵین تورکیا، ئێران، سووریا بە دوای چیەوەن؟ ئەم داگیرکاریە بۆ چییە؟ ئایا ئۆپراسیۆنێکی هاوبەشە؟ پێمان باشە لە دوانی ئێوەش ببیستین لەسەرم پرسیارە. طبعاً ئێوە خۆتانەزان ئێستا دنیا لە قەیرانێکی جیهانیە، دنیای چەند قوتبیە. هێشتا ئەم قوتبانە ڕسمێتیان وەرنەگرتووە، هێشتا تەقسیمی مەناتقی نفوز لە شوێنی خۆی باقیە، هێشتا کێشەی اقتصادی سیستەمی اقتصادی دنیا بەرەوکوێڕوە. ئەمە وای کردووە کە دەوڵەتان نەچنە ژێر کێفی ئەم بلۆکانەوە بە ئاسانی، خۆیان هەم لە پاڵ بلۆکەکانە هەم مەنافعی منتیقەی خۆیان بێ. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراقا سیستەمی ئەمنی لە دوای ڕوخانی شارەوە و شۆڕشی ساڵی 79 لە شوێنی خۆی باقیە. ئێستامە لەسەر مێزی هەموو هێزەکانە، هەر هێزی ئێوێ دەخاڵەت کا لە ئەوزاعی ناوچەیە. ئێمە زانین کە بۆ نمونە ئێران لە یەمان، لە تورکما، لە منتیقەی ئازەربایجان و لە لیبیا، لە عێراق، لە کوردستانی عێراق، لە سووریا، لەمانە هەمووی دەخاڵەتی هەیە. ئەمە بۆ ئەوەی کە بتوانێت لە دابشکردنەوەی جیهان و دامەزانی سیستەمە ئەمنیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جێگا بگرێت. تورکیا شەرەوەیە، ئەجناخۆ تورکیا خۆی زۆر باشە زانێت کێشەکە پەکەکان نییە. پەکەکە ئەو هێزە چەکداری چ نەخشێکیە لەسەر سیاست لە ناوخۆی تورکیایە، بەڵام ئەمەی بۆ دەخاڵەت گرتووە. یەک خاڵی تریژەیە بە حکومەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای دوو جەنگی یەکەم و جیهان و دووەمەوە تەکلیفی ڕۆشن نەبوو، معلوم نەبوو لەسەر ناوچەی نفوز بەکوێگە. ئێستا کە ئەم ئەوزاعە گوێژاوی کە لە دنیا ڕوویاوە لە عێراق و کوردستانی گوێژاوەیە، دەوڵەتێکی پایدار نە لە کوردستان هەیە نە لە عێراق هەیە. ئەمە وای کردووە کە ئەمانە دەخاڵەتکەن. بە بڕوای من ئەوزاعی کوردستانی عێراق و سووریا بەرئەنجامی ئەم گوێژا و ئەم ناسەباتیە جەنگێک ڕوویاوە لە سووریا، لە عێراق جەنگ ڕوویاوە. ئەمانە واکە کە ئێران و تورکیا لە ڕقابەتی ئەسیان بۆ دەخاڵەتکەن. یعنی تۆ سیکە چکە بۆ لە عێراقا بڕیارە عێراق کۆمەلگای دوای جەنگە بۆ ئەوەی کە دووبارە ساز بدرێتەوە، یعنی ریبۆلدین بکرێت. تا ئێستا 900 ملیار بەس وەجبەی یەکەم بۆ دووبارە سازدانەوەی چرخەکانی بەرەمێنان کە هەر بە وەسایلی کۆن کارەکە. ئەوە چاکرێ کۆمپانیای تورکی، کۆمپانیای ئێران، کۆمپانیای ئەمریکایی، ئەوروپایی تەقسیماتێکیان کردووە. فەڕەنسا و بەریتانیا ڕێگایەکیان ئەمریکا ئەمنیەتی وەرگرتووە. ئەم وڵاتانە خۆدانانیشن. تۆ سێکە بەس لە کوردستانی عێراق ساڵانە 6 ملیۆن و تقریبان دەدایات چواری دەرامەت لە کوردستانی عێراقەوەیانێ. تورکیا هەوڵەدا لەگەڵ عێراقا سەقفی هێنان و بردننی کاڵا بگەێنتە 12 ملیار. ئەمە ئەبێ سیاست لە پێشەوە تاینەکە. یعنی ئەگەر تۆ لەم شەڕ و کێشمە کێشانات جێگان نەبێ. تۆ سێکە ئێستا تەوافقێکی بینی حکوومەتی هەرێم و بەغا لەسەر مەسەلەی کێشەی نەوت هەیە. باشە ئەمان خۆیان ڕێکەوتون تورکیا داواکە کە لەو تەحالوفە لەسەر مەسەلەی نەوت و غاز لە عێراقا تەرەفی سێ هەم بێ بۆ داواکە. معلومە بۆیە ئەبێ بچێتە ناو سنووری سووریاوە، بچێتە ناو سنووری عێراقەوە، بچێتە ناو سنووری. ئەو وەسیلێکی دەخاڵەتیەتی لە سووریا هەروە. تورکیا معلومە ئەجینامە ئەزانێ ئەوزاعی سووریا ڕژێمێ زەربەی خواردووە، پایدار نییە. لەو ناوچەیە ڕۆژئاوایەک بە حکمی دووفاکتۆ دەسەڵاتێ دروست بووە. یعنی ئەوەیە کە بتوانێت تعریفکردنەوەی دەسەڵات لە سووریایە کە پێگەیەکی ببێ، ئەوە ئەتوانێت سبینێ لە
تەقسیمی ناوچەی نفوذ حسابی لەسەر بکرێ و لە تەوزیعی مناتقی نفوذ و قدرەتە بۆ ئەوی کە بتوانێت پێ بگرێت دەستی ڕابگا بە کۆمپانیەکانی بێت ئەم وڵاتانەوە لەو شوێنە سەرمایە گوزاری بکات. سەرنجام هەموو شتێ سەرمایهداری و قازانج و کۆکردنەوەی پارەیە. بارحال مەبەسم وەیە ئەمە ئەسلی قەزەکەی کە ئەم سێ وڵاتە ئەتوان بۆ ئەمەش مەسەلەی قەومی بەدەسەوە گرن. خودی ئەوەی کە مەسەلەی قەومی لە عێراقا حل نەبووە، لە تورکیا حل نەبووە، لە کوردستانی عێراقا ئەمە کارتێکە ئەمریکا ئیسفادەی لێەکە، فەڕەنساکە، حتا کۆیتیش ئیسفادەی لێەکە. ئەبێ ئەم قەزەیە تەواو کرێ، ئەبێ ئەم قەزەیە تەواو بێ، ئەم کارتە لە دەست ئەم هێزانم کرد کە یاری بە مەسیری خەڵکەن و خەڵک لە جێژاوێکی سیاسی کۆمەلگایەکی لەبەر ڕۆیشتوو لە ڕووی اقتصادی، لە ڕووی ئەمنی، لە ڕووی ئازادی و مافو فەرد و مەدەنیەکانەوە ڕابگیرە. بە بڕوای من دەخاڵەتی ئەوان بۆ ئەوەیە ئەجینا مەسەلەکە پەکەکان نییە و حتا بۆ جمهوری ئیسلام مەسەلەی ئەم ئەحزابانە نییە کە بۆیە بە بڕوای من هەدەفی ئەوان ئەوەیە یەکێ لە مەسەلەکانی خەباتی کۆمونستەکان کابێ ئەم مەسەلەی حەلکەن لە ئاسی ڕۆژهەڵاتە، لە کوردستانی ئێران، لە سووریا، لە عێراق. ئێمە بۆ ئەمە تەرحمان داوە، بڵاومان کردەوە، هەوڵە دەین کە ئەم قەزەیە یەکەم کەس کە زەوی دەکات چینی کرێکار و خەباتەکەیەتی، چکە حتا ئەم قەزەیە ببێ خەباتی چینی کرێکار لە دژی بورژوازی کورد پەردەپۆشە کرێ و بەلاڕێیا بڕێەوە. ئەمە بەدەست یەکێتی و پارتیەوە، بەدەست ئەحزابە ناسیۆنالیستەکە، هەتا بەدەست ئیسلامی سیاسی. ئێستا ئیسلامی سیاسی وەکو حەماسکەن قەزەی کورد ئەوان ببن لە یەکێتی و پارتیە ئەوان ببنە خاوەنی. مەبەسم وێ ئەمە وەزعەکەیە و جمهوری ئیسلامی، دەوڵەتی فاشیستی تورکیا، دەوڵەتی فاشیستی سووریا لەسەر ئەمە کۆکن، هەمویان بۆ ئەوی بتوان دەخاڵەتکەن. بەڵێ زۆر باشە. کاک خسرۆ بابینە سەر ئەم ڕاگەیانەی کە لەم ڕۆژانەی دواییدا ڕابردوودا بڵاو بووە، ڕاگەیانێک بڵاو بووە کە ئەم هەڕەشەکانی کۆماری ئیسلامی مەحکوم کرد و دواتریش پشتیوانی خۆی کرد لە ئۆپۆزیسیۆنە کوردیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان بۆ بڵین ئەم کەسانە ژمارەیەک بوون لە کەسایەتیە تێکۆشەر و ناودارەکانی هەرێمی کوردستان. پێتان وایە ئەم ڕاگەیانە چەندە کاریگەر بێت لەسەر ئەم هەڕەشانەی کە دیارە لە گفتوگۆمەکەماندا باس کراوە، چەندە کاریگەری دەبێت لەسەرەمە؟ ئەگەر ئەو بە تەنیا خۆی سێکی معلومە هەر دەنگدانەوەیەک هەیە کە خەڵکی کوردستانی عێراق چەپ و ئازادی خوازەکان مەوزعی خۆیان و هەڵەستی خۆیان ڕاگەیان کە ئەوەیە. بەڵام بە بڕای من تەنها ئەوە نییە، تەنها ئەوە نییە کە چەند کەس ئیمزایان لە پیتیشینە یا داژنامەیەک داوە. هەر ئەو جەمعە لە هەوڵدان یا داژنامە بۆ UN برن، کۆنگری ڕۆژنامەگەری بکەن، بۆ پەرلەمانی عێراق و هەرێم برن. ئێمە ئەوەڵین کارێکە دامان ناوە فەزا سازکردنە، فەزای سیاسی، ئەم قەزیە بخێنە ناو فەزای سیاسی میدیاکانەوە. بەداخەوەی زۆری شەوڵمان داوە، هیچ میدیایەک ئامادە نییە. باشە ناچارین لە میدیاکانی خۆمان، ئەمە یەکێکە لەو میدیای. هۆکاری چییە کاک خسرۆ؟ پێم باشە بڵێن هۆکاری چییە؟ مەسەلەکە ئەوەیە کە ئەم مەسەلەیە ئەزانین چییە، بە تایبەتی یەکێتی نیشتیمانی لەم ناوچەیە زۆر ئەترسێ، یعنی موقعی ئەو زۆر لاوازە بۆ حەلی ئەم قەزیەیە. نە ئەتوانێ بەکردەوە ئەم هێزانە چەکە ویا سەرکردەکانیان تەسلیم کاتەوە جوابی جمهوری ئیسلامی باتەوە، نە ئەتوانێ و کارە بکە لەو موقعیانە. دوای لە بیرمانە چ ئینتیخاباتێ بەڕێوەیە، دوو ئینتیخابات بەڕێوەیە، ئەوانە نانەوێ وەزعەکەیان لێ تێک بچێت. باشە لەگەڵ ئەوەشدا باسی ئەوەت کرد بۆچی بەڵێ لەگەڵ ئەوەشدا ئێمە گیانەکەم فەرموو ناتوانین بڵێن هۆکارەکەشی ئەوەیە کە جێگە و پێگەی هێزێکی چەپ و سوسیالیست بۆی کە زۆر بەربڵاوتر بێت، دەیتوانی بەربڵاوتر بێت. شاید هۆکارەکەشی یەکێک لەوانە بێت. بۆچی بڵین هێزێکی چەپ و سوسیالیست ئاوە بەهێز نەبوو لێرە؟ ئەگەر ئەم هێزە لێرە ئاوە بەربڵاو بێت، هۆکارەکانی ئەوەی کە نەبوون کە بەڕێستان باستان کرد. ئەزان چییە؟ ئێمە قەزیەکە نەبینە سەرەوەی کە هێز شەرایەتی کوردستان وایە ئەحزابی گەورە ئەتەپێ بچووگە بێتەوە، ئەحزاب و جوڵانەوەی بچووکیش ئەتوانێت سەر دەربێنێ. ئەم کێشانەی کە تۆ باسیەکەی ڕەتی بەم قەزیەوە نییە، کێشە و مەشاکلێکەیە ئەکرێت لە بەرنامەیەکی ترا بە تەفسیلی باسی کەین. ئێمە ئەڵێن چی خەت و خەتوتەکان چییە، ڕابردوو چی بووە. معلومە جوڵانەوەی چەپ لە کوردستانی عێراق تازەیە،
یعنی ئەو تەجروبەی کە لە ئێرانە هەیە لە زمانی سوڵتانزادەوە دەست پێکا و کۆمنترێن و لێنینێکی لە پشت بووە شۆڕشی تیاڕوە بابە لە کوردستانی عێراق هێشتا بە ئینوانەوەی کە دەوڵەتێک نییە کۆمەلگاکەشی وەکو جەلی وایە هەر جاری بەبارێکە سیرائی تەبقات ئیشکال و مشکلاتێکی خۆی هەیە ناتوانین مەسەلەکانی ئێران بەراورد بە هیچ وڵاتێ بکەیت کە دەوڵەتەکەی پایدارە کۆمەلگاکەی پایدارە سیرائی تەبقات ڕۆشنە یعنی خەڵک بەڕاستی چەپ لە دژی دەسەڵات خەباتکە لە دژی ئیسلامی سیاسی لە دژی تورکیا لە دژی ئێران لە دژی حەشدی شعبی ئەنوای کێشەی تێکەڵاوە من مەبەسمەوە نییە ئەمە پاساو بم بۆی کە بڵێم بزوتنەوەی کۆمونیستی ئەوەیە ئەمە تەسویرێ بین بە بڕای من قەزیەکە بەشێکی ئەسڵی ئەو تەوازنەیە کە ئەحزابی دەسەڵاتدار سەپانویانە یعنی بەتایبەتی لەم قەزیەیە ئەوان ئەیانەوێ بەرنامەیەکیان هەیە بۆ ئەوەی پارێزگاری لە خۆیان کەن بێ دەردەسەر بچن ناو ئینتیخاباتەوە ڕێنادەن بەوەی کە بۆ نمونە پشتیوانێکی گەورە بۆ مەحسان ئەمینی بێ من بەعزێک شت هەیە کە نامەوێت لێرە لەم باسی کەم بەڵام دڵنیام لەوەی کە فرسەتی ئەوە هەیە ئەگۆڕێ ئەم هاوکێشەیە وانە چەپ هەلو شوێنەیە ناخەوێ ئەگەر ئەو تەسویرەمان بێ نەشخەوتووە هەوڵی ژەدەین و ئەوەی پێمان کچکە بەڕاستی قەزیەکە هەر ئەو وەکوتم دیفاع نییە بە تەنها لە مجموعه احزاب کە لەم خاکەیانیشتوین ئێمە مەسئولیەتمان بەرام چۆن بەرامبەر بە مەسەلەی کرێکار ژنان خزمەتگوزاری بەرامبەر بە سەلامەتی ئەمانە هاوڵاتی ئێمن ئەگەر دەسەڵات بەدەستێمەوە بووایە ئەوانە وەکو هاوڵاتیەک سزینمانە هەر کەسێ بێ بە قسەکە ئەوەیە بەڵام مەبەستم وێ ئێمە مەسئولین چکە ئەوزاعی هەڕەشەی ئیسلامی جمهوری ئیسلامی بە لە شوکێشی بۆ سەر کوردستانی عێراق تەواوی سوورەتی خەباتی چینایەتی و سیاسی خەڵگە گۆڕێ ڕەنگە لەو شەرایتەیە ئەوزاعی تربێتە پێشەوە ڕەنگە لە شەرایتێکە سەر دەربێنێ بە ڕای من ئەبێ زۆرتر مەسەلەکەمان ئەوە نەبێت دەورێ ئێستا ئەوە نییە چەپ چ مشکلاتێکی هەیە مەسەلەکەوەیە کە ئێستا چەپ چۆن هەوڵ بە جواب بەم گرێ و گۆڵانە باتەوە چۆن تهدیدی ئیسلامی بە پێی توانای خۆی دەخاڵەت کە ناکامی کاتەوە ئەگەر ئێمە هیچمان پێ نەکرێ هیچیشمان پێ نەکرێ بۆ ئێمە ئەوە زۆر دەستکەوتێکی گەورەیە کە لە پاڵ ئەو پەنابەر و لایەنانەی کە لە کەوتونە تاڕەشە هەر کارێکمان پێ بکرێ بۆیان بکەین لە پاڵیان لەگەڵ دەسەڵات و ئەحزابی ترە تۆ سەیری کە سینارێکۆیە ئەوانە چن ئۆردوگاکەنەوە فشارتونگەکەنەوە دەستگیری ئیسلامیەکان جوڵانەوەیکیشێ چەند زەعیفیش بێ مهم نییە بەڵام دەنگێک هەیە خەباتێک هەیە لە پاڵ خەبات لە دژی سیاسەتەکانی جمهوری ئیسلامیە لە کەنار بەرەی ئازادی خوازی و چەپ و کۆمونیستی ئێرانە ڕاوەستێ ئەمە قابلی گەورەبوونەوەیە و ڕەبتی بە ئینسان و بە بزوتنەوەی ڕزگاری ینی ڕزگازی چینی کرێکار و چەپ و کۆمونیستەوە هەیە من لەم ئەو ڕۆژە دێتە پێشەوە کە ئەم هاوکێشەیە گۆڕێ و ئەو موقعی کە چەپتایەتی بەرەو جێگایشتراوە باشە کاک خسرەو ئەم یاسا و ڕێسانە و دەوڵەتیەکان چەندە ڕێگەدەن بەم هەڕەشانی کۆماری ئیسلامی ئەگەر دەکرێت سەرمە باس پێی ئایا ڕەواقان ڕێگە پێدراوە ئەزان چییە بەڕای من جمهوری ئیسلامی خۆتان لە فەزای سیاسی ئێرانە کارەکەن ئەزان کە ناوکۆچی ئێران و ئەمریکا چەنە بەڵام ئەوان لەسەر مەسەلەی عێراق و لەسەر مەسەلەی کوردستان هاوڕان ئێستا سیاسەتی ئەمریکا و ئەوروپا ئەوەیە کە عێراق بەرەو ئیستقرار برن ئەمەیان بۆچێتە سەریان نا ئەوە شتێکی ترە چونکە ئەوان بەرنامەی ئەوانەیە کە ئەم ناوچەیە نەکەوێتە ئینتیخابی بلۆکی رووسیا و چین نەکات چ لە ڕووی اقتصادی و چ لە ڕووی ئەوە چکە ئەوان خۆیان داناوە ئەوەی کە لە قسەکانی پێشوە باسم کرد کە دووبارە سازدانەوەی چرخەکانی بەرەمێنان سەرمایەکی گەورەی تێچێ چیان لەو هێزە کار و لەو سەرمایە کە لە ئەنەرژی و نەوت و غاز بڕیوە کە کێشەکانی خۆیانی پێچارەسەکەن ئێرانی شەرپێویستی بەوەیە ئێرانش لە قەیرانی اقتصادیایە یەکێک لە مەیدانەکانی بازار و ئەو دەیان کۆمپانیای ئێرانی لە کوردستانی عێراق و لە ئێرانە هەیە لەسەر ئەمە ڕێکن کە ئەوان ئەم وڵاتە استقرارکەن سەر هەر کێشەیە وە من باوەڕم وایە کە هیچ حکوومەتێ هەم لە هەرێم هەم لە عێراقا بەبێ ڕەزامەندبوونی ئەو دوانە ممکن نییە دروست بێ و ئێستا ئەوانش لەسەرەوە ڕێکن مەسەن بۆن من ئێمە من متابعی ئەخباری
BBC ئینگلیزیەکەم کردووە ئەوەم بیستووە کە ئەمریکا ڕایگەیاندووە کە ڕێگەنایە جمهوری ئیسلامی هێرشکە مەسەن لە بلیکینەوە بزانام شتێکی وای وتووە و متفقیشن لەسەرەوەی کە ئەم جێیشە ینی چۆن ئەم ئەحزابانە هەوڵ بدرێت شەکر و بخرێتەکە بۆ کەوایە گەر باسەکە باسی قوانینی نێودەوڵەتی بێ خۆی UN هیچ دەورێکی نییە UN ڕەوابتی لەگەڵ ئەم وڵاتانەیە لە پێی بەرنامێکی خۆیەتی نەک ئەوەی کە دەخاڵەت بتوانێت دەخاڵەت کا لەم وڵاتانەیە ڕۆڵی UN لە هیچ شوێنێکانە ماوە ئەگەر بیکە گەیاندنی هاوکاری ئینسانی بێ ئەویش ئەگەر بیکە و گەندەڵیتیانەکە کەوایە قوانینی دنیان گۆڕاوە ڕاستە ئەوانی پێشوو پیانە چوونەتەوە و هەموار نەکراونەتەوەن چکە وەکو باسمان کرد دنیا لە گێژا و جەنگێکی بەردەوامدا قسەکەمەوەی بۆیە مەسلەی بەرژەوەندی ئەم دوو دەوڵەتێ لە عێراق و کوردستانە ئەمریکا و ئێرانوە لەسەرەوە متفقن بۆیە بە بڕوای من ئێمە نابێت چاوەڕوانی قوانینی نێودەوڵەتیکەین ئەبێ بەرەی بەتایبەتی ئێستا بۆ مەحسا ئەمینیەوە ئەکرێ یەکێ لە مەسەلەکانی ڕاوەستانەوەی جوڵانەوەی ئازادی خوازی جیهانی بێتە حملەکردن بە سەفارەتی ئەمریکا عێراق هەرێمی کوردستان لە وڵاتەکان هەوڵ من ئەم فەزایە بشکێنن و ڕێبن کە جوڵانەوەی مەحسا ئەمینی هەناسەی دووەمی باتەوە بێتەوە مەیدان ئەگەر ئەو خەڵکانی کە دیفاعیان لە یەک ساڵی ڕابردووە کردووە ئێستا کاتێتی دیفاع لە ئۆپۆزیسیۆنی دەرەوەی ئێران و نیشتەجێ لە خاچی عێراق و کوردستانە دیفاع لەوەی کە ئەو جوڵانەوە جمهوری ئیسلامی پلانەکەی تێک بشکێ میلیتاریزمەکەی کۆتا کرێ و هەوڵ بدرێ فرسەتی هەناسەدانێکی ئازادی خوازانە لە شارەکانی ئێران بەڕێکەوە بووی هێز بگرە و بتوانێت بە قووەتێکی زیاترەوە بێتە مەیدان ئەگەر ئەحزابی چەپ و کۆمۆنیست لە دەرەوەی وڵات لە هەر شوێنێک بێتوان ئەم ئاوکێشەیە پێچەوانەکەنەوە یەخەی جمهوری ئیسلامی ئەمریکا ئێران هەر شوێنەکە بۆیان نەکرێ ئێستا کاتیەتی چکە ئەمە بۆ یەکێ لەو مەسەلانی کە لە ساڵیادی ئەم ساڵی جوڵانەوەی ژنژیانە هاتۆتەکایەوە و ئەبێ بخرێتە بەرنامەی کاری هێزە چەپ و ئازادی خوازەکان لە سەراسەری گیانە. زۆر باشە کاک قوسرە و خەڵکی باشوور دەبێت چی بکەن لە ئەگەری هێز جوڵاندن و یا ترۆر و شەڕەنگێزی کۆماری ئیسلامی ئێران؟ زۆر کارەکرێ بە بڕای من زۆر کارەکرێ یەکێکیان لەوانەیە کە مەسەر حتا تا ئاستی ئەوە توانرێ مقاومەت بکرێ بەرامبەر بەوانە لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی ئەوەی کە هەر خزمەتیشان پێکرێ لە بەڕێخستنی ناڕەزایەتی لە شارەکان هیوادارم هیچ حملەیەک ڕوونەیە بەڵام ئەگەرەوە ڕووباوەکو باسم کرد سوورەتی قەزیە لە حزابی دەروی ئێرانە گۆڕێ بێتە مەسلەی ئەمنی و ئاسایش و ژیانی خەڵک تێگەچێ بردومان خەڵکە کوژێ لەشکرێت سنوورەکانت بێ ئیتر کار و کاسبی معنای نامێنێ ئەما توانێت یەک جوڵانەوەی اعترازی بەرەو مەسلەیەکی جدی بەرێ خەڵکی ئازادی خواز و چەپ ناڕازی حتا مامۆسایەکە بێ دەرک بەمە بکە بابەجان تۆ گەر تێم و چۆ ئەوت بێ ئەمە ڕەشانی جمهوری ئیسلامی ناکام بکەیتەوە ئەوە بەشێکە لە داخوازیەکانت ئەو کاتە با بڕای من خەڵک هەستیارترە بێتەوە بەرامبەر بە قەزیەکە دەنگی ئێمە زیاتر ئەتوانێت تو دەگیر بێت جەماوەری بێتەوە لەو حاڵەتە ڕاوەسان چ لە ڕووی فریاگوزاری چ لە هاوکاری چ حتا لە گەیاندنی هەواڵ بۆ ئەوەی کە ئەم ئەحزابانە بتوان باشن خۆیان پارێزن سەرێکی تریشیەوەی کە بێ هێز و مەراجعی نێو دەوڵەتی بژیرێ ئەمەش هەر لە دەستورایە ناڵێم ئێمە ئێستا لە خۆناغیەوەیان کە فشارەکانمان لەسەر UN لەسەر پەرلەمانات لەسەر دەوڵەتانی دنیا حتا لەسەر ئەحزابی دەسەڵاتدار لەگەڵیان دانیشین ڕێگایان پیشان بین کە ئەوە ڕێگایەکی دروستنی ئێوەی کەن ئەوە بە زەرەرتان تەواوە بێ ئەوە بێتە مۆرێک بە تاریخ و ناوچوانتانەوە کە سبینێ خەڵکی کوردستانی ئێران دشتانەوە سێتەوە هەموو ئەماناتوان ڕێ بکرێ کە ئێمە لە کۆبوونەکانی خۆمانە لەگەڵ خەڵکی ئازادی خوازە بە تەفسیل ئەم کارانەمان باتەوە وردەوردە هەوڵ دەدەین ئامادەکاری بەدەست بین بۆی لە هەر گۆشەیەکەوە بتوانین هاوکاری بکەین ئەگەر لە حاڵەتێکە وا دەخاڵەتێکی سیاسی بکەین دەخاڵەتێکی عملی بکەین هەم ڕوو بە خەڵکی خۆمان خەڵکی شارەکانی کوردستانی عێراق هەم بە ڕاستەوخۆ لەگەڵ ئەو لایەنانەی کە ئەم هەڕەشیان ڕاستەوخۆ ڕوبەڕوو کراوەتەوە. زۆر باشە کاک قوسرە و خۆشتان ئاگادارن بەیانی 25 خەرمانان بانگاواز دەرکراوە بۆ بانگرتنی گشتی
بەڕێستان پێشنیارتان بۆ بڵین چالاکوانان و هەڵسوراوان چییە بۆ ڕۆژهەڵات و گەلانی ئێران؟ با بڵێن ئەسڵ بۆ باشووریش پێم باشە پێشنیاری بەڕێزیشتان بیستن بۆ بەیانی. من یەکە مەسەلەمەوەیە کە من ئێمە پشتیوانی لە هەر جۆرە حرەکەتێکی ناڕەزایەتی لە کوردستان بێ لە شارەکانی ئێران بێ بەوەی کە بینیومانە و لە ڕاگەاندنی شارەکانی ئێران لە ئەدەبیاتی فارسیە تعقیبمان کردبێ لە سایتەکان لە پێگەکانی بڵاوکردنەوەی ڕاگەاندن بەوردی تعقیبی لێدوانەکانی ئەحزابی چەپ و کۆمونیست لە ئێران کردومانە. من پێم وایە ئێمە پشتیوانی لە هەموو ئەوانەکەین بە هەر شێوەیەک بێ ئەوەکەین. بەڵام یەک قەزیە زۆر گرنگە بە بڕای من کوردستانی ئێران نابێ بە تەنیا بێ. ئەم قەزیە قەزێکی سەراسەری هەموو ئێرانە و هەر جۆرە نابێ ڕێگا بدرێ ئەم حرەکەتە ناسیۆنالیزمی کورد بە جل و بەرگ و بە ئوفقی هەر کوردستانی هەر کوردستان چکات نەتیجە ئەوان هەر لەگەڵ جمهوری ئیسلامیە دانیشن. يعني ئەسە بەعید نییە لە زمنی ئەم هەڕەشانەشە داوای دانکەن بەعید نییە من ناڵم هەیە بەڵام سنەتی ئەوان وایە خۆ ئەوان شۆڕشی کۆمەڵایەتی و سیاسی بۆ جمهوری ئیسلامی ناکەن. لە ساڵانی هەر لەو یەک ساڵایە ئەمە بینیمان ئەوان لەگەڵ نوێنەری کۆمەری ئیسلامی ئێران دانیشتون. یەک مەسەلەی ترەوەیە کابێ سەفی ئەم جوڵانەوە ئازادی خوازیە سەراسەریە لە کوردستان و لە شارەکانی ئێران لەگەڵ ڕاستی بورژوازیە جیابێتەوە. ئەگەر ئەم جوڵانەوەیە ئاگاداری ئەو نەبێت کە ئەمریکا و ئەوروپا پیلانیان هەیە قەتعاً لە زەرەریانە جمهوری ئیسلامی یعنی ئەمریکا و ئەوروپا ئیسلامیان قبول کردووە جمهوری ئیسلامیان قبولە بە گلەییان لی هەیە نابێ بکەینە ژێر پەرچەمیەوانەوە ئەبێ جوڵانەوەی مستەقیلی ژن ژیانە ژیان ئازادی ئەبێ بە سربەخۆی خۆی بمێنێ چونکە ئەم جوڵانەوەی لەوە دەست پێکا سەرنجام هەڵگەڕانەوەی کولی مناسبەتی کار و سەرمایە لەو کۆمەلگایە کە مەسیری خەڵک بدرێت زەر کارگەر و زەحمەتکێش کە ئیدارەی اقتصاد و دابەشکردن و کۆمەلگا بکەوێتە دەست نوێرانی شورا کرێکاریەکان شورا جەماوەریەکان زانکۆکان ئەمە تەنها بە سەفێکی سربەخۆ کرێ ئەبێ زۆر ئاگاداریەوە بین کە پیلانی زۆر شتێ تهدیدی ئەم جوڵانەوەیکە چ لە کوردستانی ئێرانە بە تایبەتی ئێستا زۆر محتەمەلە دەست بۆ چەک بدرێت لە کوردستانی ئێرانە غەڵەتە بە بڕوای من کاتی ئەوە نەهاتووە یاری بە خەبات و ناڕەزایەتی خەڵک کرێ ئێستا مهمترین شت یەکگرتووکردنی خەڵکە بە بڕای من چەپی ڕێکخراوێکی چەپ کۆمونیستی مەسئول ئەوەیە بێ بە دوای تەوازن قووا باش بخوێنێتەوە بە دوای یەکگرتووکردنی ئێترازاتەکانەوە بێ تەمینی ڕەهبەریەک لە پشتی ڕەهبەرانی مەوجود ئوفق پێدان ئەمە ئەتوانێ و لێگرێت ینی هەوڵ هەر کارێک جوڵانەوە لە شارەکانی کوردستانی ئێران تەریک کاتەوە ئەبێ بەرەو ڕووی بوەستینەوە ئەبێ سەراسەر دانیشین پێکەوە یەک جوڵانەوەی یەکگرتووی سەراسەری لە کوردستانی عێراقیش ئێمە بەرنامەی خۆمان هەیە دامان ناوە بەیاننامەمان دەرکردووە پشتیوانیمان کردووە لە دەرەوە سیارە بکەم کاکوسرە و دیارە بەخۆشتان ئاماژتان پێدا بۆ بەیانی لە دەرەوەی وڵات هەموو هێزە چەپ و سۆسیالیستەکان دیارە ئاکسیۆن و بڵێن ڕێپێوان و خۆپیشاندان بەڕێوە دەبن ئێوە وەکو ئەندامی بڵێن ڕێبەری حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بۆ بەیانی چیتان هەیە؟ ئێمە تەوجیهاتێکمان داوە بە هەموو تەشکیلاتی دەرەوە لە هەموو ئاکسیۆنێکە بەشدار بین باشە لە باشوور من بەبستم باشوورە لێرە چی دەبێت لێرە لەو ڕۆژایەمە چاوەڕێی ئەوەمان هەیە وەکوتم بەرنامەمانەیە کە ناتوانم لێرە تەفسیلەکەی بڵێم بەڵام ئێمە وەکوتم فەزا باسم کرد ئێمە لە ئەم مەسەلە بکەین ناو فەزای سیاسی کوردستانەوە لە ئاکسیۆن لە زۆر کاری تایە بەڵام ئەوە لە کاتی خۆیان ڕاگەێنین لە مەشوەرەتان لێرە ئێمە هەیئەتی مشتەرەکمان دروست کردووە لەگەڵ لایەنە چەپ و ئازادی خوازەکانە کۆبینەوە ڕۆژانە کۆبوونەوە و تەماسەیە لە هەوڵدان تیممان دروست کرد لە هەموو مەیدانەکانە ئەگەر مەسەلە ناوە بێ ناو کوردستان هەوڵە دەین ئەوەی لە توانامان نەبێ و لە قودرەتەمان نابێ و هاوکات خەڵک بتوانێت ئەم مەسەلەیە دەرەکە مەسەلەکە ئەگەر نایمە بەڕاستی فیرقەیەک نین مەسەلە ئێترازاتێکەیە لە کوردستان
لەسەر مەسلەی نان و مەعیشەت و ئەوانە باسمان کرد و ئەم قەزێژ زیاد بووە بۆ مەسلەی لیستی داخوازیەکان خەڵکە بێ هەڵسوڕاون و ڕابەرانی کرێکاری چەپ ژنان ئەبێ ئەم مەسلەیە دەرەکەن کە ئەمە خەتەرێکە ئەگەر نا سەرکوتکردنی ئاسانە بەڕاستی ئێمەش بە هیچ جۆرە نامانێ ئەو یاریە بکەین و ئەو فرسەتە بینە دەست ئەو مەسەلەکە ئەوە نیە کە ناوی ئێمە بچێتە ناوەوە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە بتوانین پشتیوانیکی فعلی و بەکردەوە بۆ ئەو مناسبەیە بەڕێ بخین. بەڵێ زۆر باشە کاک حوسێن پرسیارێک منەماوە لە کۆتاییدا ئەگەر دەکرێت بە کورتی خاڵێک یا قسێکی نەوتراوت هەیە فەرموو. پێم وایە قسەی زۆرمان کرد بۆی زۆرتر ناتکایە فەرموو ئەگەر شتێکی نەوتراوە هەیە فەرموو. هیچی وام لەبیر نیە پێم وایە هەموو لایەنەکان قسەیان لەسەر کرا هیوادارم بە هەمومان بتوانین ئەم جوڵانەوەی بەرەو سەرکەوتن بگەین و هەوڵ بین خەتەرەکانی جمهوری ئیسلامی ئێران لەسەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان ناکام بکەینەوە بە هەموو لایەکمان بە ئومێدیەوەی کە ئەو ڕۆژە نزیک بێتەوە کە پێم وایە پایەکانی هەیە کۆمەری ئیسلامی ئێران گۆڕی گوم کات و ئەم بەڵایە لە ناوچەکە و لە چارەنووسی خەڵکی ئێران کۆتایی پێ ببێتەوە ئەم بەڵایە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان کاک خوسرە و سایە بۆی کە بەشداری بەرنامەی تایبەت بە بۆنەی ساڵگەردی ژینا و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی لێران بوون. زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ ئێوە ماندوو نەبن. زۆر سپاس. بەڵێ بینێرانی ئازیز سپاس بۆەوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون. وادارین کە ئەم بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندیەوەی خۆشەویستیش بووبێت و کەڵکی پێویستیشتان لێوەربێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.